خۆشەویستانم ئەو کاتتان شاد لەگەڵ هەروە دێ و ئاڵۆزبوونی ڕەوشی سیاسی لە عێراقدا نیگەرانیەکی زۆریش لای خەڵکی عێراق دروست بووە سەبارەت بە بارودۆخی ئاسایشی کە لەم ماوەیە ڕابردوودا ڕۆژانە تەقینەوە لە شارەکان و شارۆچکەکانی عێراقدا ڕوودەدا. ڕەوشی ئاسایشی لە عێراقدا چۆنە دەکەینە بابەتی ئەم گفتوگۆیە لەگەڵ ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی هاوپەیمانی کوردستانی شوان محەممەد تا کاکشوان بەخێراتی. ئەو کاتەدا باش کاکشوان پێمان بڵێ بۆچی ڕەوشی ئاسایشی عێراق بەرەو چاکبوون ناڕوە ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزیەکانی زیاترە؟ بەڵێ ئاشکرایە کە ڕەوشی سیاسی لە عێراقدا بە شێوەیەکی گشتی زۆر ئاڵۆزە پێک ناکۆچیشی نێوان قوارە سیاسەکان گەیشتوتە لێواو لێو ینی تەنها ڕێگا چارە لە بەردەم قوارە سیاسەکانەوەی کۆنگری نیشتیمانی ئەگەر دەرەنجامێکی ئەو تۆ لێ بکەوێتەوە تاوەزاکە سەقامگیر بێت ئەگەر بێت و باسی ڕەوشی ئەمنی بکەن لە عێراقدا ئێمە گەلێک زار ڕەنگە لە ڕێگای دەنجی ئەمریکاوە زۆر بە قسەمان لەسەرەوە بابەتە کردبێتن کە ڕەوشی عێراق گەلی هۆکار هەن ڕەوشەکەی بەرەو نەئارامی بردووە یەکێک لە سەرچیترین هۆکارەوەیە ناسەقامگیری ڕەوشی سیاسیە دواتر لاوازی دەستگاکانی ئەمنی و استیخباراتی عێراقن کە تاوەکو ئێستا نەیانتوانی وەکو پێویست هاوکاری پیاوانی ئەمن بکەن تاوەکو بتوانن ڕەوشی ئاسایش لە عێراقدا تا حدێکی ئەو تۆ بەرقرار بکەن گیان و کەرامەت و سەر و ماڵی خەڵکی عێراقی تێدا بپارێزرێ. بەڵام دیارە لەو ماوەی دواییدا ڕەوشەکە بێک جار لەبەر هاتوتە دەر ڕەغمە ئەوەی هێندە جار مەسئولەکانی عێراقی یا خۆبەرپرسەکانی عێراقی زۆر جار باستەوە دەکەن کە ڕەوشەکە بەرەو سەقامگیری دەڕوا بەڵام ئەوە وەکو ڕۆژی پێشەمەی ڕابردوو کە بینی مەچکارە سەتیش گەورە لە عێراق ڕوویدا. کاکەشوان جەنابەت وەکو ئەندامێکی لیژنەی ئاسایشیش لە پەرلەمانی عێراقدا کەم تەرخەمیەکە کەم و کوڕیەکە لەکوێدایە؟ بەڕێز کەم تەرخەمیەکە بۆ دوو هۆی سەرەکی دەگەڕێتەوە یەکەمیان قوڕخکردنی دەسەڵات لەلایەن حکوومەتی مالکیەوە سەر لەبەری دەستگاکانی ئەمنی بە خۆی قوڕخ کردووە سەر لەبەری دەستگاکانی ئەمنی بە وەکالەتن ئێستا وەزیری بەرگریمان بە وەکالەتە وەزەری ناوخۆمان بە وەکالەتە ڕئیسی دەستگای مخابەراتیمان بە وەکالەتەوە دەستگای استیخباراتمان بە وەکالەتە سەر لەبەری دەستگا ئەمنیەکان بە وەکالەتن و ئیزافەتەن لەسەر ئەوەشدا بێعتیبار کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز دکتۆر نووری مالشی قایدی ئامی قواتی موسلحەیە بۆ خۆی سەرپەرشتی هەموو کارەکان دەکا ئەوە لەلایەکە دوو پێک نەکردنی وەکو دەڵێن هێندە جار هەیە یەکتر نەخوێندنەوەی قوارێک سیاسەکانی تەریا خۆ پێکاتەکانی دیکەی عێراقی ئەگەر جوانتر بڵێن بەشداری پێنەکردنی سونە و کوردیش لە دەستگا ئەمنیەکاندا بەو ڕێژێک کە ئێمە دەمانەوێ ڕەنگە ڕێکدانەوەی سبی لەسەر وەزعەکەدا هەبێتن بەڵام دواتر دەتوانین بڵێ بەدحاڵی بوونێک بەدگومانیەک لە مامەری دەستگای ئەمنی و شەقامی عێراقیدا هەیە شەقامی عێراقی تاوەکو سەر دەستگا ئەمنیەکانی عێراق دەترسێ تاوەکو شەقام متمانە بە دەستگا ئەمنیەکانەکە من پێم وانە وەزعی ئاسایش لە عێراقدا هێور ببێتەوە ناڵێم سەقامگیر بێ. ئەو نەبوونی متمانەیە ئەتوانین وای لێ تێبگەین کە بڵین تەنانەت هاوکاری شەقامی عێراقیش لەگەڵ دەستگا ئاسایشەکاندا نیە؟ بێگومان ئەوە یەک لە هۆکارە سەرچیەکانە تۆ هەر بە نمونە سەیریکە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بۆچی ئاسایش لە کوردستاندا بەرقەرارە ئایا پیاوەکانی ئەمن و ئاسایشی هەرێم بەتواناتر لە پیاوە ئەمنیەکانی حکوومەتی عێراقی بە تاکید نا ئایا ئەمن و ئاسایش دەستگاکانی ئەمن و ئاسایشی هەرێم جیاز و تەقەنیاتی بەهێستریان هەیە لە جیاز و تەقەنیاتی بەغدا بە تاکید نا بەڵام بوونی متمانە لە نێوان دەستگاکانی ئەمنی و شەقامدا ئەوە خۆی لە خۆیدا کارەکە دووەم ڕوونی قیادەی سیاسی هەرێمی کوردستان بۆ ینی تێڕوانینیان بۆ سەقامگیرکردنی ئەمن و ئاسایش ینی ڕۆیان استراتیژیان زۆر واضحە لە ڕووی پەرپێدانەوە دەڕوانەوە ئەمن و ئاسایش بەڵام لە عێراقدا هەوڵدەن دائیمەن هێز بەکاربێنن هێز بەکارهێنان بەرامبەر شەقامدا بە تاکید ڕنگدانەوەی سلبی لێ دەکەوێتەوە. ئەکرێ باسێکم لەوە بۆ بکەی ئاستی چالاکیەکان و جموجۆڵەکانی ئەوەی کە لە عێراق پێی دەڵێن دەوڵەتی ئیسلامی عێراقی سەر بە قاعیدە چەندە ئێستا؟ بێگومان ڕەنگە دەتوانین بڵێن کارە تیرۆریستەکان لە عێراقدا وا تێکەڵ بە یەکتر بووە ینی هەڵاویرکردن و لێکتر جوازکردنەوەی ڕەنگە بۆ کەسێکی وەکو من کاندامی ئەنجومەنی نوێنەرە کارێکی هەروە ئاسان نەبێت بۆ کەسێکی وەکو بەڕێسان وەکو چاودێر و ڕۆژنامە نووسیشدا هەروە ئاسانیە و کارە بە حقیقت چونکە تەقینەوەکان زۆریان هەیە تەقینەوەی خۆکوژی هەیە تەقینەوە بە دەماسی بێدەنگە هەیە مین ڕێژکردن و بۆ سەدانانەوە لە ڕادەبەدەرنە هەر زۆرێک لە زۆرەکانە بەڵام دائیمەن لە عێراقدا وا کەوتووە خۆکوژینەکان خۆمانی ئەو هێرشە خۆکوژیەکان زیاتر لەسەر قاعیدەدا دەبێتە ماڵ
ئەوەی تر بە دەماچەی بێدەنگ و بۆ سەدانانەوە هەڵکوتانە سەرمان زیاتر بەسەر هەندێک حرکاتی ئیسلامی تونڕەو دەکەوێتەوە چونکە لە عێراقدا هەرتەنها قاعیدە نییە هەندێک کۆمەڵ و ئێمە وەکو پێ دەڵێن بە عەرەبیەکەی مەجامیعی مسەلح هەندێک کەسی چەکدار هەن کۆمەڵە کەسانی چەکدار هەن گروپی چەکدار هەن دائیمەن تونوتیژی لە وڵاتەکە بەرەپا دەکەن ئەوە خۆیان ناکرێت ناویان بنێت ڕۆژێک بە ڕۆژدا ناوەکانیان دەگۆڕێ بەڵام ناونانی ئەوانە هەندێک وەکو دەڵێن فەسیلێکن تیپێکن لقێکن پۆپێکن لە قاعدە ناکۆچیەکانی نێوان پێکاتی شیعە و پێکاتی بێگومان ئەمە ناڵێن پێک ناکۆچیەکان من هەمزارێکە دەڵێم لستی عراقیە تێڕوانینیان بۆ دروستکردنی عێراقی نوێ لەگەر تێڕوانینی هاوپەیمانی نیشتیمانی بۆ دروستکردنی دەوڵەتی عراقیدا لە یەکتر جیاوازن جیاوازێکیان زۆرەیە ئەگەر من و تۆ لە کارێکدا پێک ناکۆکەمێن دەکریتە فاهم لەسەر بکەین بەڵام ئەگەر تێڕوانینی ئێمە بوونی ئێمە لە ئەساسەکەیدا لە نەژادەکەیدا لە یەکتر جیاواز بێ ئەوە هەمیشە ناکۆچیەکان پەرەدەستێنن بەڕای تۆ ئەو جیاوازیانە عراق دەباتەوە لێواری شەڕی ناوخۆ ئەوەی کە پێشتر لە ساڵانی 2006 بەڕێز ڕەنگە شەڕ زۆری هەبی ئەو شەڕی 2006 و 2007 کە وەکو دەڵێن حربی تائیفەکەی ڕوویدا ئێستا حربی تائیفەکە هەیە بەس بە بێدەنگ بە زۆرێکی تر تەسفیەکردنی هەیە تەسفیەکردن بە لە ناوبردنی دەستە نییە ڕەنگە بە ناوبردنی چالاکیەکانە دوورە بخستنە پاراوێزکردنە گرنگی پێنەدانە یعنی ئەو شەڕە ئێستا بەردەوامە بەڵام بە زۆرێکی تر من پێم وایە ئەگەر ڕەوشی سیاسی عراقی بەو جۆرە گوزەر بکە ئەوە ئایندێکی ڕووناک چاوەڕوانی دوا ڕۆژی عراق ناکە ڕەنگە ئەو شەڕە بە چەشنی تر بێتە ئاراوە ڕەنگە هەرۆ خۆشی بێتەوە ئاراوە بەڵام لە هەمان کادا ئێستا دەتوانی بڵێن محاولێکی دیسانەوە محاولە مرۆڤی کوردە ئینسانی کوردە قیادەی سیاسی کوردە تۆ چی ناودەنێ هەوڵداتن ئەو شەڕە ماڵ کاولکاریە ماڵوێرانیەی کە لە عێراقدا هەیە ئێمە زیاتر مەبەستمانەوەیە منداڵی کورد ئینسانی عفوەن منداڵی عەرەب ئینسانی عەرەب ژنی عەرەب چیتر تووشی ئەو شکستێنێتن من پێمان وایە پێگەی هەرێمی کوردستاندا لە عێراقەکی ئارامداگەر ئەمن و ئاسایش ئارام بێتن ئێمە دەتوانێت زیاتر گەشتەکە ببینن بەسمان لە ناوبژی کورد نەبێت لەم کێشانەی عێراقدا بەڕای جەنابێت چی پێویستە بکرێ لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ سەقامگیری ئاسایشی لە وڵاتەکە بەڕێز یەکەم شت ئەوە یەکتر قبولکردن فکر فەلسفە سیاست تۆ چی ناودەنێ یەکتر قبول نەکردن لە عێراقدا فلسفەی یەکتر قبول نەکردن ڕەجی تاکوتاوە هەروە بە سوک سانای ئەو ڕێگا ڕیشە چێش ناکرێت کەمیش ناکرێتەوە گەڕانەوەی متمانە لە نێوان قاوەرە سیاسیەکان و هێزە پێک ناکۆکەکان مەرحەلەی یەکەمە بەڵام ڕیشە چێش ینی گەڕانەوەی متمانە بە دەرەجە یەک ئەوە پێویستی من پێم وایە زەمن کەفیریتی پێویستمان بە ماوەیەکی زۆرە پێویستمان بە دەمێک لە کارکردن و تێکۆشان هەیە تا ئەوکو بتوانین وا بکەین مرۆڤی عراقی سیقە لە نێوانیان بگەڕێتەوە متمانە بە یەکتر بکاتن تا ئەوکو بتوانین لە کاتێکدا وەزعکە هێور دەبێتەوە تۆزێک دەوەستێ نەوەک بڵێن ئیتر چاز دەکرێت لە کاتێکە کە دەبینی دوو تایفە دوو قەوەری سیاسی هەردووچیان دەکەونە لێواری مەرگەوە هەردووچیان دەکەونە لێواری ترسەوە بۆی هەوڵدن وەزعکە تۆزەک هێور بکاتەوە ئەگەر ناپێک ناکۆچی یەکتر قبول نەکە لە عێراقدا تا سەر ئێسقانە دوا پرسیارم ئەو ناکۆچی و یەکتر قبول نەکردنە دەبێتە مای ئەوەی کەەوە عێراق دابەش بێ دابۆژبوونی عراق ڕەنگە ئەگەر بە شێوەی هەندێک جار هەیە خەڵکەیە بە شێوەی نێگەتیڤ ینی بە شێوەی سلبی نەرەی باز دەکاتن بەڵام من پێم وایە باشترین چاکترین ڕێگا چارە بۆ ئەوەی عراق بێگرتی ببینێتەوە دەبی عراق ببێ بە چەند حکوومەتێکی فیدرال ببی بە چەند هەرێمێک ببوورانی حکوومەتی فیدرالیە حکوومەتە فیدرالی هەیە ببی بە چەند هەرێمێک ئەو هەرێمانە تاکە زامنی ئەوان کە عراق بەگەی گرتووی ببینێتەوە چونکە ئیدی هەڵبژاردننی ئەو دوایە پێکەناکەوچی ئەو دوانە ئەوەی سلمان باشووری عراق بۆ شیعە حەسم بووە ناوەڕاست و بەلای با بڵێن خۆر ئاوای عراق بۆ سنە و کوردستانیش کوردستانە و ئەو ناوسەرێکی شەشەی لەسرە وازەحە لەسەرلی دەستوری عراق یەکلایی بکاتەوە کاکشوان زۆر سپاس دەکەم بۆ تێبینی سەرنجەکان زۆر سپاس.